ئێوارەتان باش ئازیزان و بینەرانی NRT لە هەر کوێیەک بن خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی چاوپێکەوتن لەگەڵتان شاد دەبینەوە. کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەردەوامە. بۆ ئەم مەبەستەش ئەمڕۆ چاوپێکەوتن لەگەڵ دەوڵەتی سەرۆکی وەزیران نووری مالکی دەکەین. سەرۆک وەزیران بەخێراتن دەکەین بۆ NRT. با لە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغداوە دەست پێ بکەم. زۆر کەس وای لێک دەدەنەوە کە کێشەکان لە نێوان ئێوە و سەرۆکی هەرێم ئەبینن. تۆ چی ئەڵی؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان. سەرەتای پەیوەندیەکانی من و خوا خۆشببوو ئیدریس بارزانی لەگەڵ مەسعود بارزانی یەکترمان ناسی. لەوە ئەڵێم هیچ کێشەیەک نییە، بەڵکو بەرتەسکردنەوەی کێشە گەورەکان لە چوارچێوەی شخصیدا. چەند جارێک گوتومە ئەگەر کێشەی شخصی وایە ساژشم لەسەر هەموو شتێک دەکرد، هیچم ناوێت بۆ خۆم، بەڵکو کێشەکە خۆی ئەسەپێنێت بەسەرمانە و بەسەر هەر کەسێکی دیکەشە کە ڕوبەڕووی بەرژەوەندی گشتیە بێتەوە. کاتێک کە داوام لێ ئەکرێت بە تایبەتی لەلایەن کوتلە سیاسیەکانەوە بەو دەنگە بەرزە کە داواک دەکرا کار بە دەستور بکرێت، بەو پێیە کە دەستور ڕێخەری ژیانی سیاسی و ئابووری و ئیداری و ئەمنیە، هەروەها کاتێک ئەبینم زۆر لە هەڵسوکەوتەکان دەستور تێدەپەڕێنێ و هەروەها بنەما سەرچیەکانی دروستبوونی دەوڵەت، بۆیە ئەرشی من ئەوەیە بڵێم بۆ ئەو کەسەی کە تەجاوەزی دەستور و دەوڵەت و بەرژەوەندی گەلەکات لە هەر شوێنێک بێت، لە کوردستان یان لە بەسڕە یا لە کەربەلا یان لە هەر شوێنێکی تر بێت، لەبەرەوەی عێراق یەکپارچەییە و خاوەنی یەک دەستورە. بۆیە کێشەکە شخصی نییە، بەڵکو کێشەی ئیدارە و دەوڵەت و سەقامگیری و ئاسایش و ئابووریە. نازانم چێوە ئاڵێت، بەڵام من ئەڵێم ئەوەی کە ئەوێت ئاراستەکە بگۆڕێت، تەنانەت بە لێدوانەکانی کە لێدانە لە کەسێکی دیاریکراو کە ئەوێت ڕووناچی لەسەر سەرپێچیەکان و کێشەکان و ڕوبەڕووبوونەوەکان بکات بە کێشەیەکی شخصی بە ڕاشکاوی ئەڵێم ئەی گەلی کورد، من کێشەی شخصیم لەگەڵ کەسدا نییە، ئەی گەلی عەرەب هیچ ناکۆچێکم لەگەڵ کەسان نییە، ئەی گەلانی تورکمان و مەسیحی و یەزیدی و شەبەک هیچ کێشەیەکی شخصیم لەگەڵ کەستانە نییە. بەڵام منتان سەرپشت کردووە، منی سوێندم لەسەر قورئان خواردووە کە پابەند بم بە بەرژەوەندی وڵات و یەکپارچەیی عێراق بە پێی مادەی یەکی دەستور کە سوێندم لەسەری خواردووە. دەنگمان پیاوە عێراق دەوڵەتێکە سیستەمەکەی کۆماری پەرلەمانی ئیتیحادی و دیموکراسی و یەکگرتو و سربەخۆیە. ئەم دەستورە پارێزەری یەکپارچەیەکەیەتی. لەم ڕوانگەیەوە کاتێکە کارەکەم ئاراستەکەشی بەدڵی هەندێک کەس نییە، بۆیە کاتێکە هاواریان نەکرد دەستور، ئێستاش من ئەڵێم وەرن ڕێگای دەستور بگرنەبەر. ڕاستیەکی حاشا هەڵنەگر دەرکەوت کە ئەم دەستورە تەواو نییە. چێ ئەڵێ تەواوە؟ بەڵکو وەکو ڕێخەرێکی گشتی تەواو بووە. ئەگەر ئێستا یاسای نوێ دادەنرێت کە دەستور دەڵێت بە یاستا کۆنەکان مامەڵە دەکرێت، ئەگەر یاسای نوێ نەبێت. یەکێک لە شتە سەرنج ڕاکێشەکان تەنانەت لە کۆبوونەوەکەی ئەم دوایەی هەولێریش ڕوویە، وەک ئەوەی دەوڵەت بە هەردوو دەسەڵاتەکەیەوە یاسادانان و دادوەری لەگەڵ جێبەجێکردن لەژێر قەڵەمی مالیشیدایە. ئەمە لە ڕاستیدا خۆدزیینەوە و گۆڕینی ڕاستیەکانە. ئەگەر هەندێک کێشە پێویست بێت چارەسەر بکرێت لە ناویانە یاسای نەوت و غاز، ئێستا لە پەرلەمانی عێراقە. بۆچی ئەم یاسایە لە پەرلەمان دەرناکەن؟ من لە حکوومەت تەواوم کردووە و ناردوومە. ئەگەر بڵێن یاسای لێبوردنی گشتی لە حکوومەت یاساکەمان داناوە و ناتمان بۆ پەرلەمان، ئێوەش لە پەرلەمان تەواویکەن. ئەگەر بڵێن مادەی 140 من لە عێراق تەواوم کرد، هەموو ساڵێک لیژنەیەکی دروستکراوم هەیە، هەموو کێشەکانی کە پەیوەندی بە ئێمەوەی هەیە کۆتایی پێهاتووە و چارەسەر کرا. و لە کۆبوونەوەیەکی هاوینە هەواری دوکان بە ئامادەبوونی فەخامەتی سەرۆک کۆمار و کاک مەسعود بە ئامادەبوونی هەموو لایەک لە لایەنە سەرکردە کوردەکانیش وتم دەسەڵات ئەوەی لەسەر شانی بوو جێبەجێ کردووە. با ئێستا لەسەر مادەی 140 کەمێک بوەستین. بۆچی هەنگاوی جدی نابینین بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ تا ئێستا ڕاپرسی نەکراوە، تا ئێستا کێشەکە وەکو خۆی ماوەتەوە. زۆر جار هەرێمی کوردستان کورد دەڵێن ئێوە هۆکاری سەرەکین بۆ جێبەجێ نەکردنی ئەم مادەیە. ئەمەیە شاردنەوەی ڕاستیەکان. من ویستم ئەم چیرۆکەت بۆ باس بکەم کە لە دوکان ڕوویە. ئەشتوانی پرسیار لە هەموو ئامادەبووان بکەیت. کاتێک کە مەسعود وتی بۆچی مادەی 140 جێبەجێ ناکرێت، من وتم ئەم مادەیە پێشتریش وتبووم ئەم مادەیە یان نەزانێک نووسیوێتەوە یان بە ئەنقەس نووسراوە، لەبەر ئەوەی بەکەڵکی ئەوە نایەت ببێتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشەکان. وتی چۆن؟ وتم ئێستا چارەسەر ناکرێت و وەستاوە. وتم تۆ ئەڵێیت چارەسەرکردنی کێشەکە لە دەستی دەسەڵاتی جێبەجێکردنە. فەخامەتی سەرۆک کۆمار ئەزانێت لایەنی یەکەم لە مادەکە ئاساییکردنەوەیە. ئێمە بارودۆخی کەرکووکمان ئاسایی کردەوە، مافی خەڵکمان گەڕانەوە، پارەمان زیاتر لە $1,000,000 سەرف کرد.
خەڵکمان گواستەوە ئەوانەی کە تەجاوازیان کردووە گەیشتینە خۆناغی دووهەم ئەویش خۆناغی دیاریکردنی سنووری ئیداری پارێزگاکەیە ئەوە بەرپرسیارەتی من نییە ئەوە بەرپرسیارەتی ئەنجومەنی سەرۆکایەتیە کاتێک کە ئەنجومەن بوو ئێستاش بەرپرسیارەتی سەرۆکۆمارە پرسیاری کردوتی باشە ئەی بۆ سەرۆکۆمار و ئەنجومەنەکەی پلانی دیاریکردنی سنووری پارێزگاکان دانانێن تاکو بنێردێت بۆ پەرلەمان سەرۆکۆمار وتی ناتوانین وتی بۆ وتی لەبەرەوەی ئێمە سێ کەسین هەر پێشنیازێکیش کە دەیکەین یەکێک ڤیتۆی لەسەر دائەنێت وتم کەواتە کێشەکە لای من نییە لە لای دەسەڵاتی جێبەجێکردن نییە لای سەرۆکایەتی کۆمار و پەرلەمانە تا ئێستا بەکردەوە کێشەکە وەستاوە هەروە بە وەستاویش ئەمێنێتەوە چونکە ئەگەر ئەم برگەیە چارەسەر نەکرێت و نەگەینە قۆناغی ڕاپرسی و دەنگان لەسەر چی ڕاپرسی و دەنگان بکەین کامەیە سنووری کەرکووک کامەیە سنووری مووسڵ ئەنبار کەربەلا سەماوە موسەنا ناسریە ئەمانە هەمووی وەستاون ئێستا سەرۆکۆمار نووسراوێکی نووسی بۆ سەرۆکایەتی پەرلەمان پێش چەند مانگێک پێشنیازی کرد کە دووبارە سنووری پارێزگاکان دیاری بکرێتەوە پەرلەمان لەناو چەکمەجە داخراوەکاندا دایناوە تا ئیستا گفتوگۆی لەسەر نەکراوە کەواتە کێشەکە لە نێوان هەردوو سەرۆکایەتی کۆمار و پەرلەماندایە بەڕاشکاوی ئەڵێم گەلی کورد و عەرەب و تورکمان گوێیان لێمە ئەم مادەیە بە وەستاوی ئەمێنێتەوە ئەگەر ئەم کێشەیە چارەسەر نەکرێت تا بزانین سنووری پارێزگاکە کامەیە ئەو پارێزگایانەی کە دەخوازرێت دەنگدانی تیادا بکرێت کێشەکانی تر کە پەیوەستە بەم مادەیەوە زۆر شت هەیە ڕژێمی پێشوو کردوێتی بەرامبەر خەڵک تا ئێستا چارەسەرمان بۆ نەدۆزیوەتەوە ئەم چارەسەرکردنەش پێویستی بە دانیشتن هەیە کە مەسەلەی سەرژمێریشی بۆ زیاد دەکەین چەندی جار هەموو لایەنەکانم کۆ کردوتەوە لە نەتەوە و مەزهەب و کوتلە جیاوازەکان بۆ ئەوەی ڕێبکەوین حکوومەت هەموو پێویستەکانی سەرژمێری داناوە هەموو شتێک تەنانەت سەرژمێری سەرەتایی بۆ بیناکان و خەڵک ئامادەیە ئێستا ئێمە ئەزانین کە ژمارەی ئەم پارێزگایە چەندە و هی ئەوی دیکە چەندە بەڵام سەرژمێری ورد بە ژمارە نازانین لەسەر ئاسی هاوڵاتی نادیارە هەرچەندە هەوڵماندا لە چەند دانیشتێکی جیادا نەمانتوانی ڕێبکەوین لەسەر ئەوەی سەرژمێری بکەین ئەڵێن ئەمە تەزویری تیادا ڕوئەدات دەڵێن ئەمە ئەنجامەکانی ئاسایی بێت ئەبێت بە شەڕی ناوخۆ تا ئیستاش کێشەکە لای کوتلە سیاسیەکان وەستاوە ئەمە پێیوەست بە مادەی 140 ئەچینە سەر کێشەکانی دیکەی نێوان بەغدا و هەرێم لەوانە پێشمەرگە بۆچی تا ئێستا کێشەی پێشمەرگە بە هەڵپەسەردراوی ماوەتەوە پێشمەرگە و ئێمە ناکۆچیمان زۆرە بەڕاشکاوی ئەڵێم زۆرترین ئەو کێشانەی کە دەوڵەتی ماندوو کردووە کێشەکانمانە لەگەڵ حکوومەتی هەرێم لە نێوانیاندا کێشەی پێشمەرگە و ئەم داواکاریەی کە لە ئارادایە لە نێوانیاندا مەسەلەی سنوور کە بەرپرسیارەتی حکوومەتی ئیتیحادیە ئێمە ئەڵێن دەوڵەتێکی دیموکراسی ئیتیحادی فیدرالی لە سیستەمی فیدرالیدا سنوور و بەرپرسیارەتی پارێزگاکان و هەرێمەکان نییە بەرپرسیارەتی حکوومەتی ناوەندە بەڵام کەس ناتوانێت هیچ جۆرە ڕەفتارێ بکات یان بزانێت چی هەیە لە سنوور خاڵە سنووریەکان بەرپرسیارەتی حکوومەتی ئیتیحادیە فرۆکەخانەکان سامانە نەوتیەکان ئەمانە هەمووی بەرپرسیارەتی حکوومەتی ئیتیحادیە هێزی سەربازی ئیتیحادیە تەنها ڕێگە بە هەرێمەکان دەدرێت کە هێزێکی ناوخۆیی هەبێت کە پێی دەوترێت ئاسایش و پۆلیس نەک تانک و فڕۆکە و شتیتر مەسەلەی پێشمەرگەش مادەکە ڕازگوایانە لە دەستوردا هاتووە ئەڵێ پاسەوانی هەرێم لە تایبەتمەندی هەرێمە هەموو ساڵێک لە بودجەدا برگەیەکدا ئەندرێت بۆ لێک تێگەیشتنێک لە نێوان سەرۆکوەزیران و سەرۆکی هەرێم بۆ مەسەلەی پێشمەرگە من ئەڵێم برایان لەسەر چی تێگەیشتن بکەم ئەم دەستورە هەیە ئەوە تا ئەڵێ پێشمەرگە پاسەوانی هەرێم لەسەر بودجەی هەرێمە واتە لەسەر لە سەدا حەڤەکەیە ئێوە ئەیخەنە سەر بودجەی ئێمە بۆچی ساڵێک 2 3 4 ئەمە ساڵی پێنجەمە ئێمە پارەکە ئەین هیچ چارەیەکی نییە بڕۆن یاساکە بگۆڕن چوارچێوەیەکی یاساییم بنێ چونکە هەرێم داوای ملیارێک و 560 ملیۆن دۆلارە کات ساڵانە بۆ هەرێم چی ئەتوانێت ئەم بڕەپارەیە سەرف کات ئەی نابێ بودجەی لەگەڵ بێت ڕەزامەندی ئەنجومەنی نوێنەران چوارچێوەی یاسایی یان سەنەدی یاسایی ئەگەر سەنەدە یاسایەکە بڵێت ئەمە لەسەر بودجەی هەرێمە چی ئەتوانێت دۆلارێک سەرف کات بۆیە مەسەلەکە دەستوریە یاساییە ئەوان ئانەیە باز بەسەر دەسوورا بن لەو چوارچێوەی چیم ئەوێ بمەرێ و بۆشت نییە ناڕازی بیت لەسەر ئەوەی کە لەگەڵ دەستوردا ناگونجێت ئەمە ناکرێت ئەو هەیەزە دیاری کراوە یاخود هەرێم بە ئارەزووی خۆی دەتوانێت چەندی بوێت هێزی هەبێت پاسەوانی هەرێم پۆلیسی فریاکەوتن پۆلیسی هاتوچۆ پۆلیسی ناوخۆ دەستگا ئەمنیەکانی دیکەی ناوخۆیی هی ئەوانن بەڵام هێزە سەربازیەکانی تر کە یەکێکە لە خاڵەکانی ناکۆچیمان
ئەو هێزەیە کە چوارچێوەیەکی ئیتیحادی هەیە و لە هەموو دنیاشە ئاشکرایە کە ئەو هێزە چییە لە هەموو سیستەمە فیدرالیەکانە بۆ نمونە ئەمریکا لە ویلایەتەکانیا هێزێکی چەکدار نییە تانک و زریپۆش و فڕۆکەی هەبێت بەڵکو تەنها پۆلیسیان هەیە کە چەشی سووچیان پێ ئەمە لە هەموو دنیا ئاشکرایە ژمارەیان چەngە بەپێی پێویستی ئەو ناوچانەیە کە چەند پێویستیان بەو هێزانە هەیە ئەگەر ناوچەکە گەرم بێت هەندێک پێوەری نێودەوڵەتی هەیە کە هەموو 132 کەسێک یەک پۆلیسی هەیە بەپێی ئەم پێوەرانە هەرێمی کوردستانیش دەتوانێت پۆلیسی هەبێت زۆر جار ڕخنەی ئەوە دەگیرێت کە ئەم هێزانی هەرێمی کوردستان هێزی نیشتیمانی نین هیچ جۆرە تەنسیقێک هەیە لە نێوان هەرێم و بەغداد بۆ ئەوی بزانرێت ئەم هێزانە چین پێویستە هێزی نیشتیمانی هەبێت بۆ پاراستنی سنوور بۆ پاراستنی ئەمنی گشتی نەک بۆ دەستێوەردانی کاروباری ناوخۆ مەسەلە ناوخۆیەکان پێویستی بە پاسەوانی هەرێمە پێشتریش ویسمان دوو فیرقەی سەربازی لە کوردستانە دروست بکەین ڕێنمایی و ڕاستپاردەشمان دەرکرد بەڵام تووشی شۆک بووین کە بارزانی ڕەتی کردەوە ئەم پیاوە سەیرە پێکێنانی دوو فیرقە ڕەدەکاتەوە بۆ ئێوە داواتان نەکرد ئەمە بۆ ڕۆڵەکانتانە لایەنی کەم 20-25 هزار سەربازی تایە کە بۆ پاراستنی سنوورە وتی نەخێر ئەمە مالیکی ئەوێ دروستی بکات بۆ ئەوەی کوردستان داگیر بکات شتێکی سەیرە کوردستان داگیرکەم بە ڕۆڵەکانی کوردستان دوایەوە ئەگەر نیەتمان ئەوەنە خراپ و پیسە بۆچی داوا لە منەکەیت من ڕازی بم بۆ پێکێنانی دوو فیرقە من ژوتم ئەگەر ئەوان نایەنەوێ باشتر سوپای عێراقی لە پێشترە بەکردەوە دوو فیرقەمان پێکێنا و ئێستا بەردەوامن و کاری خۆیانەکەن ئەبێت هێزی سەربازی ئیتیحادی بێت بۆ پاراستنی سنوور ئەگەر دەست درێژیەک لەسەر سەروەری عێراق ڕوویدا چێ بەرپرسیارە لە وەڵامدانەوەی حکوومەتی ئیتیحادی بەڵام ئایا حکوومەتی ئیتیحادی هیچ ڕۆڵێکی هەیە ئایا مافی ئەوەمان هەیە یەک پۆلیس جوڵە پێ بکەین لە ناو هەرێمی کوردستانە مافی ئەوەمان هەیە یەک فەرمانبەر بگۆڕین ئایا ئەزانین چیەتە ناو عێراقەوە لە سنوورەکانەوە هەروەها لە فڕۆکە خانەکانەوە ئایا ئەزانین چی ڕوئار سەبارەت بە نەوت و شتەکانی دیکەش هیچ شتێک نازانین کوردستان داخراوە تەنانەت بەسەر گەلی کوردستانیشا داخراوە زانیاریەکانی من وا ئەڵێن کە گەلی کوردستانیش هیچ شتێک نازانن لەو بارەیەوە بەڕووی هەموو کەسێکا داخراوە بەڵام من جۆم لە باسی شەراکە دەبێت باشە شەراکەت بەڵام ئەبێت لە هەموو شوێنێک هەبێت لانی کەم ئەبێ ئێمەش بۆ چوونێکمان هەبێت لەسەر کوردستان سەرڕای ئەو هەموو پارەی کە دەیدەنە کوردستان چۆن سەرڤەکرێت ئێوەش وەرن وەربینی بکەن بزانن ئەو پارانەی لای ئێمەیە چۆن سەرڤەکرێت ئەوەیە شەراکەت ئاوا ئەبێت بەڵام من هەموو شتێکم ئەوێت و کەسی شەریکایەتی ناکاتایە وە شەریکی شتم لە شتەکەی خۆتدا بەم شێوەیە وڵات ئاسوودە نابێت سەبارەت بە داهاتی خاڵە گومرگیەکان ئایا ئێوە هیچ لیژنەیەکی تەنسیقیتان هەیە لەو خاڵانە یاخود هەرێمی کوردستان راپۆرتان بۆ دەنێرێت و ئێوەش تەنها چاوتان لە راپۆرتەکانی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان مامەڵەی تەواوی پێواکات لە ناکاوێکا و لە ڕێگەی ڕێکەوتەوە زانیمان لە ئیبراهیم خەلیل تەنانەت ئەو مادانەی کە کۆبوونی خۆراک بە ئیبراهیم خەلیلا تێپەڕەبن هەرێمی کوردستان 22 دۆلار گومرجی لەسەر وەرەگرێت کە ئەمە شتێکی سەیرە هەروەها بیستم کە بەرپرسی گومرجی ئیبراهیم خەلیل کە خانە نشین کراوە دواتر لێ دوانێکی یاوە ئەوە بۆ NRT وتبوو پێدەچێت ئێوە توشتان کرد بێت بەو لێدوانە ئێستا ئەو لە زیندانە لەبەرەوەی وتی هەموو داهاتەکانی ئیبراهیم خەلیل ناچێت نەبۆ حکوومەتی هەرێم و نەبۆ حکوومەتی ئیتیحادی بەڵام بۆ گیرفانی هەندێک کەس دەچێت ئێمە ئەمە نازانین چەنگێتە عێراق ئیبراهیم خەلیل داهاتی چەنگە خاڵە سنووریەکانی تر داهاتیان چەنگە ئەمەیە کێشەکە کێشەی شەخصی نییە مالیکی ئەمە مڵکی خۆی نییە مامەڵی پێوە بکات ئەمە مڵکی گەلانی عێراقە کاتێک کە باسی نەوت و بە قاچاغبردنی ئەەکەین ئەمە مڵکی مالیکی نییە و تەنازولی لێ بکات مڵکی هەموو پارێزگاکانە هی فەقیرەکانە هی ئەم وڵاتەیە کاتێک کە ئاسی بە قاچاغبردن بە 5 ملیار و 650 ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت ئەمە مڵکی کوڕی ئەنبار و بەسڕە و سلێمانی و دهۆشیشە چونکە ئەبێت بگەڕێتەوە بۆ بودجە و بودجەش دابەشی دەکاتەوە ئەمانە هەمووی هیچی لەبارەوە نازانین سەبارەت بە ئێمە کوردستان ناوێکی داخراوە نەدەسەڵاتی دادوەری نە پەروەردە نە ئاسایش نە سنوور نە ئابووری هیچی پەیوەندی لەگەڵ ئێمەدا نییە بریارە ئابوووریەکانی کە لێرە لە بەغا دەری دەکەین بۆ ئەوەی جوڵەی کاڵا ڕێک بخەین هەرێمی کوردستان دانی پیادا نانێت و گوێی لێ ناگرێت
کەواتە چۆن دەتوانن ئێرادەی حکوومەتی ئیتیحادی بەسەر هەرێمدا بسەپێنن؟ لە ڕاستیا ئێمە نامانوێت بەهێز و سەرباز خۆمان بسەپێنین یاخود بە گەڕانەوەی ناکۆچی لەبەر ئەوەی گەلی کورد زۆر ئازاری چەشت هەروەک چۆن گەلانی عێراقی زۆریان چەشت بۆیە داواکەین لە ئاقلەکانی میلەت لە کوردستان لە ناوەڕاست و باشوور نەچن بەرەو گرشتکردنی بارودۆخەکە هەرچەنە بەداخەوە زۆر جار جۆم لە تەپڵی شەڕەبێ لە کوردستانەوە ئەمە خزمەت بە کەس ناکات گەلی کوردستان بۆ یەکەم جار لە مێژوویدا سەقامگیرە دوای ئەو هەموو خوێن و برین و ئەنفال و هەڵەبجە و زوڵم و لە ناوبردن کە حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق لە دژی ئەنجامیاندا سوپاس بۆ خوا ئێستا بارودۆخیان باشە و ئێمەش بەمە زۆر دڵخۆشین باوەڕیشم پێ بکە ئەگەر ئەو پارانەی کە لە نەوت دەزەکەوێت یان لە بە قاچاقبردنەکەی دەزەکەوێت ئەگەر بۆ جیرفانی گەلی کورد بێت وەڵڵاهی ئەم مەسەلەیە بەلای منەوە زۆر ئاساییە هیچ نەبێت ئەوانە گەلی ئێمەن و محتاجن و زوڵم لێکراون بەڵام نازانم بۆ چۆ چێت ئەم پارانە با راپۆرتێکمان بنێ و بڵێن ئامان بە قوتابخانە و نەخۆشخانە تا ئێمە بڵێن ئەمانە ڕەوان مەسەلەی خۆسەپاندن بەهێز من پشگیری ناکەم بەڵام پێویستە حکوومەتی هەرێم پابەند بێت بە هەموو بریارە دەستوریەکانی حکوومەتی ئیتیحادیەوە ئەمەشە بێت ئێمە هاوکار بنتیایە ئەبێت گەلی کوردیش قسەی هەبێت لەسەر پێشێلکاریەکانی هەرێم حکوومەتی ئیتیحادی و دەستور و پەرلەمانیش دەبێت قسەی خۆی هەبێت تا ئاماژە بۆ ئەو لایەنە بکەین کە پێشێلی دەستورەکات پێشێلی بەرژەوەندی گشتی ئەکات و وڵاتی ژەگەینێتە گرژی و ئالۆزی من متمانەیەکی زۆرم بە کوتلەکانی دیکەی کوردستان هەیە هەندێکیان کە بەشدار و هەندێکیان کە ڕێگایان پێنادرێت بەشدار بن تەنانەت ئەوانەی کە بەشدارن من ئومێدم پیانە کە هاوکارمان بن لە سەپاندنی ئەو پابەندیانە بۆ حکوومەتی هەرێم باشە ئەگەر تۆ لەگەڵ ئەوەدا نیت کە بە شەڕ هەرێمی کوردستان بخەیتە ژێر ڕکێفی خۆتەوە ئەی بۆچی ئەو ترس و دڵەڕاوکیە لای خەڵکی کوردستان دروست بووە کە جارێکی دیکە بەغدا هێز بەکاردەهێنێتەوە بەرامبەر بە هەرێم بەتایبەت کاتێک کە باس لە کڕینی فرۆکەی F-16 دەکرێت ئەمە لە ڕاستیدا دەرگایەکە بۆ دروستکردنی کێشە عێراق پێویستی بە فڕۆکە و سوپا و تانک نییە وڵاتێک لەم چوارچێوەیەدا کە هەموو دەوروبەری بەهێزن پێویستی بە سوپایە بەڵێ ئێمە لەسەر فڕۆکە ڕێکەوتین و بۆندێکی دووەمیش لە فڕۆکە کۆنگرێسی ئەمریکی ڕەزامەندی لەسەر دەربڕیوە کە 18 فڕۆکەی F-16 لەوانەیە فڕۆکەی دیکەش بکڕین عێراق بەپێی هەندێک بنەما پێویستی بە ئاستێکە لە فڕۆکە و تانک ئەمانەوێت وڵاتێک بێت سەربەرز بێت بە شکۆمەندی خۆیەوە هێزێکی بەرگری هەبێت ئێمە وڵاتێکمان ناوێت هێزێکی هێرشبەری هەبێت و هەر ڕۆژەی پشینە سەر وڵاتێک ئێمە نامانەوێت پشینە ناو شەڕین نەناو خۆی و نەدەرەشی بەڵام پێویستە عێراق هێزێکی سەربازی هەبێت بەرگری لە سەروەری خۆی بکات ئەمەش لاواسترین و بچووکترین وڵاتێک کار لە جیهانا کە هیچ توانایەکی مادی نییە و لە قوتی گەلەکەی دەبڕێت بۆ ئەوەی هێزێکی سەربازی بەرگری پێ دروست بکات بەڵام من تێناگەم بۆچی ئەم ڕوژاندنە شتێکیان دروست کرد کە گوایە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێمە وتومانە ئەگەر فڕۆکەی F-16 هات ئێمە لە کوردستانین باشە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی جێگری سەرۆکۆماری تایە وەزیری دەرەوەی تایە سوپاسسالاری تایە فەرماندەی هێزی ئاسمانی تایە کە کووردە ئەمە درۆیە بۆ ئەوەی هەستی شەقامی کوردی پێبڕژێنن من لێرەوە گەلی کورد دڵنیاکەمەوە پێش ئەوەی ئەو پیاوە وریای ئێوە بێت من زیاتر وریای ئێوەم لەبەر ئەوەی من بە چای خۆم بینیومە ئەو زوڵمەی لە کورد کرا بەڕاستی من زیاتر ئاگام لەو گەلە ئەبێت و ڕێگەش نام کەس ئازاریان بات زۆر جار تەنانەت لە هاوپەیمانەکانی ئەو پیاوە پیانەوتم باش شتێکت هەبێت لە کوردستان لەم جێگەیەوە وتم نایڵم کەس گولەیەک بتەقێنێت لەم ناوچەیە بۆ ئەوەی جارێکی دیکە نەگەڕێنەوە بۆ شەڕ و ناکۆچی من نەزانم بەپێی تێگەیشتنم ئەو بیرۆکەی کە بۆ دامەزراندنی دەوڵەت دەرچوو لەسەر بنەمای دڵێکی بەهێزدانرا واتە حکوومەتێکی ئیتیحادی لاواز و حکوومەتی بەهێزی هەرێمەکان من پرسیارم بۆ ئەو کەسەی کە بەم شێوە پێچەوانەیە بیرەکاتەوە ئەگەر دڵەکە لاواز بێت ئەگەر دەوڵەت هیچ هێزێکی نەبێت نە سیاسەتی دەرەوە نە ئابوووریەکی بەهێز نەهێزێکی سەربازی بەهێز چێ دەیپارێزێت پارێزگا و هەرێمەکان پارێزگاری لە سەروەری ئەکەن ئەمە یەکێکە لەو شتانەی کە من وەک تێبینین لەسەر ئەو پیاوە تۆماریەکەم ئەوێت عێراق لاواز بێت و کوردستان بەهێز بێت باز لە داگیرکردنی بەغاکات ئەچێت بۆ ئەم وڵات و ئەو وڵات بۆ کڕینی چەک مافی ئەو نییە کە چەپ بکرێت کە گوێی لەم وەڵامە بوو لە هەندێک لە وڵاتانی ویستی چەشی لێ بکرێت پیان و تووە ئێمە مامەڵەی چەک لەگەڵ حکوومەتی ئیتیحادیاکەین نەک لەگەڵ حکوومەتی پارێزگاکانە بۆچی ئەکرێت ئەم چەکە ئەگەر ئەو شەریکی ئێمەیە لە وڵاتە بێتە لای ئێمە و ئەوە چین چەک ئەهێنین بۆ سوپاکەمان سوپاس بۆ خوا کوردور نین لە چەک سەرۆکایەتی ئەرکانی سوپا بەدەست کوردەوەیە
دوو فیرقە و سەرکردایەتی پرۆسەکان و هێزێکی چەکداری هەیە لە هەرێم. بەڵام دەوترێت ئەم سەرکردانی تۆ باسی لێوە دەکەیت هەموو پۆستەکانیان کارتۆنیە، هیچ جۆرە دەسەڵاتێکیان نییە، بەتایبەت سەرۆکی هەرێم باس لەو مەسەلەیە دەکات. ئەمە پروپاگەندەیە بۆ ئەوەی هەستی خەڵکی کوردستان بروژێنێت. سەرکردەی فرقەی سێ کووردە با لێی بپرسن کە ئایا تۆ بێدەسەڵاتی وەک هەندێک کەس باسی لێوەکات. سەرکردەی عەمەلیاتی ڕەسافە لە بەغا کووردە با لێی بپرسن ئایا دەسەڵاتی هەیە هات و چۆ بکات و بریار دەربکات. سەرکردەی فرقەی چوار کووردە با پرسیاری لێ بکەن ئایا دەسەڵاتی هاتوچۆی هەیە یان نا. فەرماندەی هێزەکانی ئاسمانی بەم شێوەیە لە ناو سوپای عێراقدا دەسەڵاتی ڕەها بۆ کەس نییە. دەسەڵاتەکان بە شێوەیەکی سنووردار ڕێکخراوە. بە تەنها فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەسەڵاتی هەیە، بەڵام ئەوانی دیکە بەسراونەتەوە بە هەندێک دەسەڵاتەوە. ئەمە سوپایە شاندێک لە کوردستان دێت بۆ چارەسەرکردنی کێشەکان تووشی سەرسوورمانمەکات کاتێگەڵێت ئێمە دوو دڵین لە دروستبوونی سوپای عێراقی. لەبری ئەوەی دڵت خۆش بێ کە عێراق بۆتە خاوەنی سوپا و بەرگری لە وڵاتەکەی و ئێوە ئەکات. تۆ دوو دڵی لە دروستبوونی ئەم سوپایە. ئەوان باس لەوە دەکەن کە هاوسەنگی نییە لە ناو سوپای عێراقیدا بە تایبەت ڕێژەی کورد. ئێمەش پرسیارەکەین بۆچی هەفتا ئەفسەر لە یەک کاتدا لە نێنەوە کاری خۆیان بەجێ ئەهێڵن و ئەگەڕێنەوە بۆ کوردستان. تا ئێستا ئەم پرسیارەیە کە لی تێناگەین. بۆچی کشانەوەی هێز لە سوپای عێراقی هەموو ناوەکان بە فەرماندەی فیرقە و بەرپرسەکاندا ئەنێرن بۆ پەرلەمان بزانن هاوسەنگە یاننا. ئێستا لە وەزارەتی بەرگریە ئیستیخبارات و ئەمن کوردن. فەرماندەی هێزی ئاسمانی کووردە، سەرۆکایەتی ئەرکانی سوپا کووردە، بەرپرسی مەشق و ڕاهێنان لە سوپای عێراقا کووردە، فەرماندەی فیرقەکان کوردن. ڕاستە کورد ئەفسەریان نییە. تا ئێستا ئەفسەری کورد لە سوپای عێراقدا کەمە. بە بەڵگەی ئەوەی کە خولی سەربازیەکەینەوە یان خولی ئەرکان هیچ ئەفسەرێکی کورد نییە بێت بەشدار بێت. هەروەک ئێمە چۆن نیمانە لەبەر ئەوەی ڕژێمی پێشوو ڕێگای بە کورد نەئەدا، هەروەک چۆن ڕێگەی بە ئێمەش نادا. بەڵام دیار بوو ڕێگای مامەڵەکردنی تەنها لەگەڵ بەحس و هەوادارەکانی. منەڵێم ئەمە ڕاستە، بەڵام پێویستمان بکاتە تا ئەفسەری کورد و غەیری کوردێن تا دێنە ناو پرۆسەکە و هاوسەنگیە گەڕێتەوە. دەوترێت 14 فەرماندەی فیرقە هەیە، ئەمانەش تا ئێستا بە وەکالت دانراون، بۆیە تا ئێستاش ناوەکان نەنێنراون بۆ پەرلەمان بە مەبەستی دامەزراندنیان بۆ ئەوەی ئەو پۆستانە بەدەست خۆتانەوە بمێنێتەوە، چونکە دانانی فەرماندە پێویستی بە تاوافقی سیاسیە، هەر بۆیە ئەو کەسانت دامەزراندووە کە وەلایی بۆ ئێوەیە. من بەپێی دەستور بەرپرسی یەکەم و ڕاستەوخۆم. من بەرپرسی هەموو شتێکم لەم وڵاتە کە ڕوئات. ئەگەر بۆشاییەک دروست ببێت ئەوە من هەوڵەم پڕی بکەمەوە. دووهەمین من لە خولی پێشوو ناوی فەرماندەی فیرقەکانم ڕەوانەی پەرلەمان کرد، بەڵام لە ناو دۆڵابەکانە فریان ناوە دەنگیان لەسەر ناوە. هەروەها 54 بریەکاری وەزارەتەکانم نارد، بەڵام دەنگیان لەسەر نا. هەموو ڕاوێژکارەکانم نارد و تا ئێستا دەنگیان لەسەر ناوە. مەسەلەکە لای من نییە، هەمووی لای کوتلە سیاسیەکانە. بۆ دەنگی لەسەر نان. ئێستاش وەژبەی دووەم لە فەرماندەی فیرقەکان ئەنێرم هاوسەنگە و بە شێوەیەکی باش دراسە کراوە. با دەنگی لەسەر بن، کێشەکە لای من نییە، بەڵکو لای پەرلەمانە. بەڵام ئایا ئەکرێت ئەم وڵاتە بەبێ فەرماندەی فیرقە بەجێ بێڵم لەبەر ئەوەی پەرلەمان دەنگنات؟ ئەمە دەستور ئەڵێ و من مافی ئەوەم هەیە کە بۆشاییەکان بە وەکالت پڕکەمەوە. ئەی باشە بۆچی تا ئێستا دەنگ بە هەردوو وەزیری ناوخۆ و بەرگرینان؟ دەسەڵاتی من ئەوەیە کە ناوەکان بنێرم. ئایا هیچ جۆتان لەوە بووە کە لە ناو پەرلەمانە ناوەکان بخرێتە دەنگانەوە؟ نەخێر، لەبەر ئەوەی فلان لە ناو لیستی عێراقیە ڕازی نییە لەسەر ناوەکان، هەروەها جیاوازی لە نێوانیانە هەیە، هەروەها فلان کورد ڕازی نییە لەسەریان، هەروەها لە هاوپەیمانی نیشتیمانیە ئەو مەسەلەیە هەروە ماوەتەوە. مەسەلەکە ناکۆچی کوتلەکانە کە ئیشی دەوڵەت ڕەدەکەنەوە. کورد ڕەخنەیەکی تری هەیە لە سەرتان، ئەویش دەست بە سەراگرتنی هەموو پۆستە ئەمنیەکانی وڵاتە، هەر لە فەرماندەی هێزە ئەمنیەکان تا وەزارەتە ئەمنیەکان و ئەوانی تریش. ئاخر ئەمە یەشێکە لە بەجێلزانینی خەڵک. بەڕاستی مەسەلەی بەجێلزانین مەسەلەیەکی بەرنامە بۆ داڕژراوە بۆ ئەوەی عێراق نەگاتە ڕاستیەکان. سەرەتا چێن وەزارەتە ئەمنیەکان؟ ئێمە وەزارەتی بەرگری و ناوخۆمان هەیە، هەروەها وەزارەتی ئاسایشی نیشتیمانیمان هەبوو، بەڵام نەماو بوو بە دەستگایەک و دەچێتە سەر وەزارەتی بەرگری. وەزارەتی بەرگری دیارە بەرپرسەکەی چێیە؟ سەعدون دلێمیە. بەڵێ من کاروباری ناوخۆ ڕای یەکەم، بەڵام ئەگەر باز لە مەسەلەی دەسەڵات بکرێت وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان، ئەمە دەستور دایناوە. ئێوە بەخواستی فلان و فلان قسەکەن،
ئەیەوێت کە لە سەر و دەستور و سەر و عێراق و مالکیەوە بێت یان ئەمانەوێت بە دەستور قسە بکەین دەستور نەیوتووە دەسەڵاتەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان سنووردارە کراوەیە دەستور بگۆڕن ئەمە هەر لە عێراقدا نییە لە هەموو وڵاتانی دنیادا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەسەڵاتەکانی کراوەیە تەنانەت چەند وڵاتێکی بێگانە بە کوردەکانیان وتووە ئەمە وڵاتەکەتانە و دەستورەکەتان ئەم دەسەڵاتی یاوە بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەستورەکەتان بگۆڕن بەڵام ئەو پیاوە پابندە بە دەسەڵاتە دەستوریەکانیەوە لە وەزارەتی بەرگریدا دەستەی ڕاوێژکاری هەیە هەروەها لە وەزارەتی ناوخۆش دامەزراوەی مخابرات هەیە دەستگای دیکەش ئەمە پروپاگەندەیە من جگە لە وەزارەتی ناوخۆ هیچ وەزارەتێکم نییە بە وەکالەت لە ناوخۆ زیاتر دوو وەزیری ناوخۆش ناوەکانیان لە پەرلەماندا ڕەت دەکرێتەوە کە دەنگیان لەسەر نادرێت منیش ئەمەوێت کێشەکە کۆتایی بێت و وەزارەتی ناوخۆ بدرێتە وەزیرێک بەڵام من زانیاریم هەیە و پڕ بە دەنگی خۆشم ئەڵێم کە کار ئەکرێت بۆ ئەوەی کێشەکان بمێنێتەوە کێشەی وەزارەتەکان بێت یاخود کێشە سیاسیەکان ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی چارەسەر نەبێت ئەو ئیرادەیە لەلایەن کێوەیە کام لایەنە سیاسیانن بڵێ لایەنە سیاسیە بەشدارەکانن هەمووشیان نین بەڵام نایەنەوێت کێشەکان چارەسەر بێت تا بوو ترێ قەیران هەیە دەوڵەتەکە ئابڵوقادرێت تا بوو ترێت سەرکەوتوو نەبوو ئەیانەوێ گەلێک پسووتێنن خدمت گوزاریەکان بوەسێنن ئاسایش و ئارامی نەهێڵن تا نەوترێت ئەم حکوومەتەی کە فڵان کەس سەرۆکایەتیەکە سەرکەوت ئەگەر نا هیچ قەیرانێکی ڕاستەقینە نییە ئێمە کێشەی بچووکمان هەیە ئێمە ئەڵێن سنوور ئیتیحادیە بمەرێ با فەوجێک دوو فەوجی بۆ بەرم بیپارێزم من ئەڵێم خاڵە سنووریەکان ئەبێ لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیدا بن بابزانم چیەتە ژوورەوە چی دەرئەچێ کێشەکەش کۆتاییەت من ئەڵێمەوە تا یاسای غاز و نەود لە پەرلەمانە با بچێتە دەنگانەوە با دەنگی لەسەر بن کێشەی ڕاستەقینەمان نییە بەڵام کێشەمان هەیە لە ئیرادەی چارەسەرکردن ئیرادەی چارەسەرکردن نییە بە پێچەوانەوە ئیرادەی چارەسەر نەکردن هەیە بۆ ئەوەی قەیرانەکە بمێنێتەوە بۆچی ئەم کێشەی وا گەورە بوو ئێمە هیچمان نەوت وتمان چەند کێشەیەکەیە وەرن با کۆبینەوە باسی بکەین پێشەکی بریاری لەسەر بین 140 کێشەیە سنوور کێشەیە نەوت کێشەیە دەستگا ئەمنیەکان کێشەیە ئەمانە هەموو کێشەن گفتوگۆیان لەسەر بکەین مشكلة لو مو مشكلة المادة 140 مشكلة الحدود مشكلة النفط مشكلة الأجهزة الأمنية مشكلة كلها مشاكل هذه تعالوا نحطها على طاولة واحدة ونناقشها على أساس الدستور رفضوا دەمەوێت باسی کێشەکانی نەوت بکەم بەڵام دوای ئەم ناوبڕە ناوبڕێک و دەگەڕم وڵاتان